بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان ڕۆژی چوارشەممە 28 خەرمانانی ساڵی 1401 هەتاوی شاری دیواندەرە سیمایەکی تری بەخۆیەوە گرت. ئەو ڕۆژە لاوان کچ و کوڕ وردە وردە لە گەڕەکەکان لە دەوری یەک کۆ دەبوونەوە و هەواڵی ئاخێزی جەماوەری لە شارەکانی تری کوردستان و ئێران لەژێ حکوومەتی پەت و سێدارە لە نێوانیاندا بوو بەباس. هاوکات دروشمی ژن ژیان ئازادی بەرزکرایەوە و بە کۆمەڵ ڕێی شەقامیان گرتە بەر تا هاودەنگی خۆیان لەگەڵ خەڵکی ڕاپەڕی و لە شارەکانی تر بەرزکەنەوە. لە ڕێپێوان و دانی دروشمی شۆڕشگێڕانە هەردەهات و پێی زیاد دەبوو. پاشماوەیەک ڕێپێوان هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کە خۆیان ئامادە کرد بوو ڕێیان لێگرتن و زۆر وەحشیانە بە تەقەی ڕاستەوخۆ بەربوونە گیانی ئەو ژمارە لاوە کە ئومێد و ئارەزووە پێشێلکراوەکانی خۆیان لە بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادیدا دیتبەوە. بەرابەر بە پەلاماری هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لاوانی تووڕە و یاخی بوو لە ستەم و ناعەداڵەتی تەنیا بە بەردهاویشتن بەرگریان لە خۆیان دەکرد. ڕێپێوان لە ئاکامی تەقەی هێزی تەیار بە چەک و کەرەسەی نظامی و بە گرژی و ئاڵۆزی و لە گەرما و گەرمی تەقەکردندا گولەیەک بەر گیانبەخت کرد و موحسن محەممەدی خوێنگەرم دەکەوێ و زۆر بەداخەوە گیانبەخت دەکات و بەو جۆرە دەچێتە کاروانی نەمرانی شۆڕشی ژینە. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلاون لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. بۆ یادی موحسن محەممەدی ئازیزێکی تر لە گیانبەختکردوانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە کە بەختەوەری و پاکی و تێکۆشان بۆ ژیانێکی ئازاد ڕێنمای ژیانی بوو. موحسن محەممەدی لە 4 مانگی سەرماوەزی ساڵی 1369 هەتاوی لە ناو بنەماڵەیەکی زەحمەتکێشدا لە شاری دیواندەرە لەدایک. باوکی موحسین کرێکارێک کە 30 ساڵ بە لێخوڕینی بارهەڵگرێک
ژیانی خۆی بە شەوانی بێخەوی لە بیابانەکاندا بەسەر برد لە پێناو دابینکردنی ژیانی موحسین و منداڵەکانی دیکەی. دایکی موحسین واتە دادە ڕابعە هەموو تەمەنی بۆ پەروەردەکردنی موحسین و منداڵەکانی دیکەی بەسەر برد. هەرچەند کاک مەسعود باوکی موحسین و دادە ڕابعە دایکی موحسین لە زەخەدا کە ڕژیمی ئیسلامی زیاتر لە 14 بەسەر کۆمەڵگادا سەپاندوێتی نەیانتوانی ئەو ژیانەی کە شایانی خۆیانە بەسەری بەرن هەموو ئەو ئازار و ئەو ماندووبوونانیان بەبوونی موحسین لەبیر دەکرد. بەڵام دەسەڵاتی تاوانکاری ئیسلامی بە کوشتنی موحسین ژیانی هەموو بنەماڵەکەی و ئازار و سەختی هەموو ئەو ساڵانەی ژیانی دایک و باوکی کە بۆ ڕۆڵەکان کێشابوویان بەبایدا. موحسین تا بڕوانامەی دیپلۆم لە ڕشتەی کەمپیۆتەری خوێندووە. دواتر ڕووی کردە کار و دەستی کرد بە کاری نەجاری. لەم بوارەدا زۆر بەتوانا بوو و زۆر زوو بوو بە وەستاکار. موحسین هەمیشە هومێدوار و ئاشقی ژیانی بوو. حەزی لە مۆسیقای کوردی بوو و دەفی دەژەند. بەردەوام هەوڵی دەدا لە ڕووی ئابووریەوە لەسەر پێی خۆی بوەستێت و هاوسەرگیری بکات و بنەماڵەیەک دروست بکات. لەو ڕێگەیەدا لە هیچ هەوڵێکی شەرەفمەندانەی بۆ باشتر بەڕێوەبردنی ژیانی لە نەجاری لە دیپاندەرە تا کرێکاری لە شارەکانی دیکەی وەک سنا، مەهاباد و تاران تەنانەت کرێکاری لە کوردستانی عێراق کۆتایی نەکرد. موحسین کەسایەتێکی ناسرا و ڕەوشت باش و مهرەبان و خۆشەویست بوو لە ناو خزم و دۆستانیدا. موحسین وەک شۆڕشکێڕێک ڕەفتاری سەرکوتگەرانە و تند و تیژی حکوومەتی ئیسلامی بەرامبەر بە جەماوەری خەڵک و وەک کرێکارێک نەبوونی ماف و چەوسانەوەی کرێکاران لە بەربڕیەتی ڕژیمی ئیسلامی ئێراندا بە ڕەگ و پێستەوە هەست پێ کرد بوو و هەر ئەمانەش وای لێ کرد بوو بیری لێ بکاتەوە و هەنگاو بنێت بۆ نەهێشتنیە. موحسین وەک کەسێکی شارەزاد دەرکی بەوە کرد کە ڕێگای ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی بەڕووخانی دەسەڵاتی دیکتاتۆری ئیسلامیەوە دەست پێ دەکات. ئەو باش ئاگاداری پلان و بەرنامەکانی ڕژیم بوو لە سەرکوتکردن و لێدانی خەڵک بۆ ڕێگریکردن لەسەر هەڵدانە. بۆ نمونە لەبارەی واکسنی کۆڕۆنا وتبووی ڕژیم خێری خەڵکی ناوێت و پێویستە ئاگاداری فێڵ و خراپەکاریەکانی ڕژیم بین لەم بابەتەدا. بەرەبەیانی ڕۆژی 26 خەرمانان تەرمی ژینای جوانەمەرگ بۆ سەخس گواسرایەوە و بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر بە خاک سپردا. موحسین لە 27 شەهریوەر لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام سەبارەت بە کوشتنی ژینا ئەمینی نووسی بووی کورد بیری ناچێتەوە، ڕق و کینەش هیچ وادەی بەسەرچوونی نییە. ڕۆژی 28 خەرمانان 2 ڕۆژ دوای ناشتنی ژینای جوانەمەرگ لە یەکەم ڕۆژی ناڕزایەتیەکانی شاری دیواندەرا موحسین کاتژمێر 10 بەیانی دەچێتە سەر کارەکەی. 11:30 دەگەڕێتەوە ماڵەوە و یەکسەر لە ماڵەوە دەردەچێت. کاتژمێر 12:30 خولەک باوکی بە دوای موحسیندا دەڕوات و بنەماڵەشی ئاگادار دەکەنەوە کە بەداخەوە موحسین بە دەمانچە بریندار بوو لە نەخۆشخانەیە. هەموو بنەماڵەکەی بە ترس و دڵە ڕاوکێ دەچنە نەخۆشخانە. لە نەخۆشخانە بە بنەماڵەکەی دەڵێن کە موحسین لە ژووری نەشتەرگەریدایە و گولەیەک لە خۆڵیدایە. چاوەڕێی ئەوەن خوێنی برینەکەی بوەستێت تا بتوانن بیگوازنەوە بۆ سنە. لە کاتژمێر 1:05 پاشنیوەڕۆ بەو پەڕی دڵڕەقی و بێویژدانیەوە بنەماڵەی موحسینیان بەم شێوەیە چاوەڕوان پێشتەوە و موحسینی عەزیزیان لە دوایین دیداری لەگەڵ دایکی و بنەماڵەکەی
لە دوا ساتەکانی ژیانیدا بێبەش کرد. ئەمە لە کاتێک ڕوویدا کە بنەماڵەکەی لە پشتی دەرگا و لە 3 متری موحسینەوە بوو. هێزە سەرکوتگەرەکان موحسین لە دەرگای پشتەوە لە ترسی قەرەباڵغی بۆسنە دەگوازنەوە لە حاڵێکدا موحسینی عەزیز لە هەمان نەخۆشخانەی دیواندەرە گیانی ئازیزی بەخت کرد. تاوانبارانی ئیسلامی دایانەویست بە نەهێنی تەرمی موحسین لە شاری سنە بنێژن. کاتێک بنەماڵەکەی ئاگاداری گواستنەوەی موحسین بۆ سنە دەبن یەکسەر دەچنە نەخۆشخانەی سنە. لەوێ هەواڵی گیان بەختکردنی موحسین دەدرێت بە بنەماڵەکەی. موحسینی عزیز بە فیشەکی کەلاشینکۆڤ کە وەبەرجگەری کەوتبوو گیانی ئازیزی بەخت کردبوو. ئەو بنەماڵەی بە هەوڵ و فداکاریەکانی زۆر توانیان کاتژمێر 2 بە زۆر تەرمی موحسین لە بکوژە جنایەتکارەکان وەربگرن و بیگەڕێنەوە بۆ شوێنی لەدایکبوونی لە شاری دیواندەرە و لە گۆڕستانی باش محەممەدی شار بە ئامادەبوونی بنەماڵە و خەڵکی شار بە خاکسپێرە. سەرەڕای گوشارە زۆرەکانی ڕژیم بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی بە خاکسباردنی بنەماڵەی گیانبەخت کرد و موحسین بە ئیرادە و کۆڵنەدانیان توانیان ڕێوڕسمی یادکردنەوە و ڕێزگرتن لە گیانبەخت کرد و موحسین محەممەدی بەڕێوە ببن. یادی موحسینی ئازیز و ڕێبازەکەی بەردەوام دەبێت بۆ گەیشتن بە ئازادی و یەکسانی. ساڵێک زیاتر بەسەر گیانبەختکردنی موحسین محەممەدی تێپەڕ دەبێت. لەم ماوەدا گەلێک ئاڵ و گۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە ڕیشەی داکوتاوە. ترس و نیگەرانی کۆماری جەنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵیادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا دەرخەری ئەم ڕاستیان کە پێمان دەڵێ بێگومان ڕێگای موحسین و هەموو ئەو کەسانی کە بە دروشمی ژن ئازادی کەوتنە بەرتەقە و پەلاماری پارێزەرانی کۆنەپەرستی ئیدامەی هەیە. هێزی ژن ئازادی خەریکە ڕێدەپێوێت تا بە تۆڵە سەندنی خوێنی پەناهەق ڕژاوی موحسین و ئەو سەدان تێکۆشەری ترا ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەختکرد و موحسین محەممەدی و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و ڕێگایان پەڕێ بوارە. هەموو شار خۆشاوە شەقام و کۆڵان پڕە دژی زاڵم ڕاپەڕین لاوەکان دیواندەرە کوڕ و کێژی ئەم شارە وەک هەڵا هەڵمەت بەرە جێی شانازی وڵاتم شارەکەم دیواندەرە شاری پیری پێشمەرگە شارەکەی مام ڕەحمانە شاری شەهید قادرە دڵسۆزی هەژارانە ئێمە هەموو پێشمەرگەین فەرماندەکە قادرە چاو نەترس و سەرسەختین
هەر بشی دیواندەرە ئێمە هاوڕێی موحسێن و هەواڵانی فوئادین کاک حەبیب پێشڕۆمانە جانفیدای کوردستانین تەرمیڕۆڵەی شەهیدم لە سنەوە هاتەوە شەهیدی ئەم جارەمان کاک داریوش کاک شاهووە کیژ و کوڕی ئەم شارە وەک هەڵۆ هەڵمەتبەرە جێی شانازی وڵاتم هەر بژی دیواندەرە من چەلچەمەم کۆڵ نادەم لە ڕێی خەبات لا نادەم من هەورازم سەربەرزم بە فیت و فێڵ نابەزم من دوو برا و سوڵتانم لانکەی پێشمەرگەکانم بۆ هاتن گوردان کاوە کەڵکوژن چاوەڕوانم کیژ و کوڕی ئەم شارە وەک هەڵۆ هەڵمەتبەرە جێی شەنازی وڵاتم هەر بژی دیواندەرە وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان